دوایەوەی سوپای عێراق و حەشدی شەعبی قەزای حەویجە و دەوروبەریان کۆنتڕۆڵ کردەوە، هێزەکانیان لە نزیک سەنگەرەکانی پێشمەرگا کۆ کردەوە و بە پێی چەند زانیاریەک پلانی هێرشیان دانابوو. پێشمەرگا دوایەوەی پلانەکەی بۆ ئاشکرا بوو بە پێی پلانێکی سەربازی چەند سەنگەرێکی پێشەوەی چۆڵ کرد و ئامادەکاری تەواوی کرد. ئێمە شتێکی دەگومەتاریشمان دەستکەوت کە دەڵێن ئێمە دەمانەوێت هەموو شوێنەکانی مەعسکەرە کۆنەکان و بیرەنەوتەکان و محافەزە و ئەوانە بگرینەوە، بۆیە ئێمە بڕیارماندا کە دەست بە مقاومەی خۆمان بکەین. بۆ مەبەستە ئێمە تاکتیکێکی سەربازیمان هەبوو پێشتر هەفتەیەک 10 ڕۆژ پێش ئەوە بە ڕەزامەندی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و سەروی خۆمان بڕیارماندا بوو کە هێزەکانمان لە بەری ئەو بەری ئاو کە پێشتر سنگەرێکمان هەبوو قەڵاکان بووە ئەو سنگەرە بۆ شەڕی داعش دروست کرا بوو کە ئێستا شەڕی داعش کۆتایی پێ هاتووە ئەو سنگەرە توانای ینی ئیشکردنی نەماوە لەسەری هێزەکانمان بخینە پاڵ ئەو سنگەرە بەردینە دیوارە بەردینەی کە لەسەر ئاوی مەکتەبخانەی دروست کراوە. ئێمە بۆ پێ ئەو بەرنمەیە بە پێ و تاکتیکە کە هێزەکانمان جولاند و دامەزراین بۆ هێزەکەی دوژمن بێگومان ئەو هێزانەی کە دەیانویست پەلەماری ناو شاری کەرکووک بدەن ڕەنگە ئەو جم و جۆڵە تاسیری خۆی هەبوو بێ و هێزەدا باش دامەزراننی هێزەکانی ئێمە تاسیری خۆی هەبوو ئیمشەو هێرشەکەیان نەکرد ئەگەرچی جوڵاشن ئەگەرچی دەبا بۆ شتەکانیان پێم وایە تا دەوری تازەش هێنابوو. فەرماندەکانی پێشمەرگا دەڵێن هێزی پێشمەرگە هیچ کات تەمەنای شەڕ دژی هێزە عێراقەکان ناکات، بەڵام هەر هێزێک بێوێت ئەمنێتی کەرکووک تێک بدات پێشمەرگا ڕوبەڕووی دەبێتەوە. تەمان ناکەینەوە ڕوونەدا جێشی لەبەرەوەی ئێمە لەگەڵ جێشی عێراقیە شەڕی داعشمان کردووە، داعشمان تێشکاندووە، ئێستا داعش بەرە و لە ناوچوونی کۆتایی هاتووە. ئێمە بۆ خۆتان نەزانن 4 ساڵە ئەم ناوچانەمان هەموو پاراستووە لە هەموو تیرۆرستانی داعش، تەسحی زۆرمان تیاداوە، شەهیدمان زۆر تیاداوە، هەموو ئەم ناوچانە بەبێ جیاوازی لە کورد و عەرەب و تورکمان و هەموو نەتەوەکانمان پاراستووە. ئەگەر هەر کەسێک هەر لایەنێک بێوێ ئەمنێتی کەرکووک تێک بدا بە دڵنیایی هێزی پێشمەرگە لە ئامادەباشیە و ڕەدیەداتەوە. لا سەرەتای پەلەمارەکانی داعش سوپای عێراق لە کەرکووک و ناوسدابڕێنراوەکان شکستی هێنا و پێشمەرگا جیانی گرتەوە و ڕێگەی نەدا دەستی تیرۆر بگاتە خەڵکی ئەو ناوچانە، بەڵام ئێستا سوپا لە هەوڵدایە سەرجەم ئەو ناوچانەی پێش هاتنی داعش لە بەدەستیەوە بوون بگەڕێتەوە بۆیان. کارۆن محەممەد، کورد ساد نیوز، کەرکووک.